کاندیدی یەکێتی ئەی تەبەن کاندیدی یەکێتی پارتی یەکێتی لە گەڕێکی نوێی ململانێدا دوای زیاتر لە 1 ساڵ دەستبادان و ململانەی تند و شەڕی میدیایی لە پاش چەندین کۆبوونەوەی ئاشکرا و نهێنی سەرنجام ڕۆژی پێنجشەمە دکتۆر لەتیف ڕەشید بووە سەرۆک کۆماری نوێی عێراق. پارتی هەرزوو پشتیوانی خۆی بۆ دکتۆر لەتیف ڕەشید ڕاگەیاند و وەک کاندیدی دڵخوازی خۆی ناساندی و کاندیدەکەی خۆی کشاندەوە لە بەرژەوەندی ناوبراو. یەکێتیش ئەگەرچی تا 200 بانگەشەی ئەوەی دەکرد کاندیدی فەرمی حیزبەکە بۆ ئەو پۆستە دکتۆر بەرهەم ساڵحە، بەڵام هەر لەگەڵ یەکەم ساتی دەرکەوتنی ئەنجامەکان یاریەکە پێچەوانە بووە و یەکێتی لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و سەرۆکیش ئەوەیان ئاشکرا کرد کە دکتۆر لەتیف ڕەشیدیش کاندیدی حیزبەکەیان بووە و خۆیان بە براوە ناساند لە هەڵبژارنەکەدا. سەرۆکی یەکێتی باشکرا ئەوەی ڕاگەیان کە ئەوان پارتیان شکاندووە و لە داهاتووش هەوڵی تەواوەدان پارتی بشکێنن. ئەی تەبەن کاندیدی یەکێتی ئەی تەبەن کاندیدی یەکێتی هیچ پارتی کاندیدەکەی کاکوشیار بوو کەشکاندمان، پارتی کاندیدەکەی ڕێبەر بوو کەشکاندمان. قەت جارێکی تر شەڕی وەلی ئەمە نابنەوە قەت ئەم جارە چۆن شکاندمانن هەموو جارێکی ئاشکێنین ئەم جارە لە کوردستان ئەگەر ڕاستن ئەگەر حزبن ئەگەر بە ئێمە ئەوێرن ئەگەر ئەتوانن شەڕی یەکێتی بکەن ئەگەر ڕاست دەکەن با بێنە پێشەوە داواکاری هەموو حزبەکانی کوردستان جێبەجێکەن قانونێک دارین کە قانونی انتخابات بێت مشکلی کۆمیسیۆن بۆ پێشانە حەلکەین انتخاباتێکی ڕاستی بکەین لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بۆتان دەرەکەوێ یەکێتی کێیە بۆی ئەوش خۆشیان وەزنی خۆیان و حەجمی خۆیان نەزانن. ئەگەرچی لە پرسی سەرۆکایەتی کۆماردا پارتی یەکێتی تا سەر ئێسقان بەرامبەر یەک ناکۆک بوون و سەرنجامیش ئێستا سەرۆک کۆمار هەڵبژێردراوە و وەک دەبیندرێت سەرۆک کۆماری نوێ بەدڵی هەردووکیانە و هەردووکیان بە چەپکە گوڵی خۆیانی دەزانن لە سەرۆکایەتی کۆمار. لە پاڵ ئەوەشدا باز لە هەبوونی ڕێکەوتنێکی ژێربەژێری تاڵەبانی و بارزانی دەکرێت لەسەر ئەو پۆستە، بەڵام لە پاڵ ئەوەوە بابەتگەلێکی تر هەن کە درێژە بە ململانەی نێوان هەردوو حیزب بدەن و ڕەنگە چەند مانگی داهاتووش دیسانەوە بینەری گەڕێکی نوێی ململانەی توندی هەردوو حیزب بین لەسەر پۆستەکانی بەغداد. بە پێی بەرکەوتەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نەتەوەی کورد شایستەی 4 وەزارەت و ژمارەیەکی زۆر لە پۆستی باڵایە لە بریکاری وەزیر و بەڕێوبەری گشتی و بەڕێوبەری دیوان و ئەمیندارێتی و پۆستە باڵاکانی تر. ئەگەرچی لەم کابینەیەدا بەهۆی لاوازی هێزە کوردیەکان و پەرتەوازەیی گوتاری کوردیەوە کورد توانیوێتی 3 وەزارەت لە بری 4 وەزارەت بەدەست بێنێت، بەڵام باز لەوە دەکرێت هەوڵەکان چڕ بوونەتەوە بۆ ئەوەی لە کابینەی داهاتوودا 4 وەزارەت بدرێتە هێزە کوردیەکان لەگەڵ پۆستە باڵاکانی تردا. دابشکردنی پۆستە باڵاکانی بەرکەوتەی کورد لە بەغداد لە دوای ساڵی 2003ەوە بەشبەشێنە و دابشکاری حیزبی بووە و هیچ کات کەسانی تەکنۆکرات و دوور لە حیزبەکان نەیانتوانیوە پۆستەکان بەدەست بێنن. بۆ ئەم جاریش بە هەمان شێوە حیزبەکان گەرەکیانە هەر کەسە و پشکی زیاتر بۆ خۆی بەدەست بێنێت. بە پێی زانیاریەکانی شارپرێس یەکێتی و پارتی لەسەر ئاستی باڵا ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی لە دانوستانەکانی پێکێنانی کابینەی وزاریدا زۆرترین پشک بۆ حیزبەکانیان بپشڕن و بۆ مەبەستەش لیژنەی باڵای سیاسیان دروست کردووە. چەند ڕۆژێک پێش پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار شارپرێس زانیاری ئەوەی بڵاو کردەوە لە دیدارێکی نێوان ئەیاد عەلاوی و بارزانیدا بارزانی بەڕاشکاوی ئەوەی ئاشکرا کردووە کە ئامادەیە تەواوی وەزارەتەکان بداتە یەکێتی لە بەرامبەردا سەرۆک کۆمار بۆ پارتی بێت. یەکێتیش ئەوەی ڕەت کردەوە و لە ئەنجامدا کاندیدی دڵخوازی هەردوو لە بووە سەرۆک کۆمار. بەو پێ بێت کە یەکێتی پێشنیازەکەی پارتی ڕەت کردوتەوە، واتە بارزانی و پارتی هەموو هەوڵیان دەخەنە گەڕ بۆ وەرگرتنی زۆرترین پشکی پۆستە کوردیەکان. بەو پێی زۆرینەی نێو فراکسیۆنە کوردیەکانن. لە بەرامبەردا بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی ڕاستەوخۆ لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار و لە تۆمارێکی دەنگی دزە پێکراودا ئەوەی ئاشکرا کرد لەمە و دووە زیاتر ڕوو لە بەغدا دەکەن و مەکتەب سیاسی حیزبەکەیان لە
بەغدا دەکەنەوە و خۆیشی ڕاستەوخۆ سەرپەرشتی دۆسیەی بەغدا دەکات. تاڵەبانی بەڕوونی ئەوەی ڕاگەیان ئەوان خۆیان بۆ گەڕێکی نوێی ململانێ و دەستشکاندنەوە لەگەڵ پارتی ئامادەکەن و دەیانەوێت ئەو شکستەی کە ڕوبەڕووی پارتیان کردووەتەوە دووبارەی بکەنەوە کە تاڵەبانی پێی وایە لە بابەتی سەرۆک کۆماردا حیزبەکەی توانیوێتی پارتی بشکێنێت و ئیرادەی خۆی سەر بخات. بەرنامەمان هێمەتکردی سیاسی بکەینەوە لە بەغا بە هەموو بەشەکانیەوە ئیشەکە بەداخەوە من هەڵبژاردراوم بۆ ئەو ئیشە وی زوو لە بەغا ئەبووم زوو ئیزعاجتانەکەم زوو ماندووتانەکەم ئیشی ئێمە لە بەغا تازە دەست پێ ئەکات. ئێستا حکوومەتە ئەبێ بین و پۆستەکانی خۆمان ئیش بکەین غەڵەتەکانی کوردستان مشکلەکانی حکوومەتی کوردستان لێرەوە چاکەکەینەوە. بەرنامەکان جێبەجێ ئەەکەین لێرەوە ئێمە کوردستانەکەینەوە بە شوێنێکی کە خۆمان نەزانین ئەو کوردستانە توانێت چۆن بێت. ئەگەرچی پارتی لە بەردەم بەستنی کۆنگرەی چواردەی خۆیدایە و بە پێی زانیاریەکان لە هەفتەی یەکەمی مانگی داهاتوودا کۆنگرەی حیزبەکە ئەنجامەدرێت لە پاڵەوەشدا دەبێت خۆی بۆ گەڕێکی نوێی ململانەکان ئامادە بکات لەگەڵ تاڵەبانی و یەکێتی و لەسەر دابەشکاری پۆستەکانی بەغدا گێمیکی تری یاریەکەیان دەست پێ بکات کە ڕەنگە هیچی لە گێمی یەکەمی تایبەت بە پۆستی سەرۆکایەتی کۆمار کەمتر نەبێت.